پاش ئەوەی کەرکووک بە فەرمی بوو بە ئەندامی یەکێتی شارەوانیەکانی جیهانی تورک، بەرپرسانی تورکمان ڕایان گەیاند کە پارێزگاری کەرکووک هەنگاوێکی گرنگی ناوە، چونکە عێراق دووچاری قەیرانی دارایی بووە و توانای جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکانی نییە. بەرپرسانی تورکیاش ئاماژەیان بەوەدا کە ئەم ئەندامیەتیە دەرفەتێکە بۆ بەهێزکردنی هاوکاری نێوان کەرکووک و شارە ئەندامەکان لە چەندین بواردا. العراق بصورة عامة ومحافظة كركوك بصورة خاصة. عێراق بەگشتی و کەرکووک بە تایبەتی دەناڵێن بەدەست جێبەجێنەکردنی پرۆژەکان، هۆکارەکەشی قەیرانی داراییە. ئەوەی دەبینین ئێستا ئیدارەی کەرکووک هەوڵی دروستکردنی هاوبەشی دەدات لەگەڵ یەکێتی شارەوانیەکانی جیهانی تورک. ئێمە لە پارێزگای کەرکووک زۆر پێویستمان بە هاوبەشی هەیە، چونکە دەرگا بەسەر کاری هەمەلایەنە دەکاتەوە بۆ دروستکردنی پرۆژە و هێنانی خەڵکی بازموون. متوأمة وجلب الخبرات. یەکەم جار هەواڵی بە ئەندامبوونی کەرکووک لەو ڕێکخراوە لە سەر زاری کورشات زۆرلۆ جێگری سەرۆکی ئاک پارتی بڵاو کرایەوە. هەر زوو ئەنجومەنی پارێزگای شارەکە بێ ئاگای خۆی لەو هەنگاوە خستە ڕوو. سەرۆکی ئەنجومەن لە ڕوونکردنەوەیەکدا ڕایگەیاند دەبوو ئەو بابەتە لە ئەنجومەنی پارێزگا تاوت بکرایە. یەکێتی و پارتی وەک دوو فراکسیۆنی کوردی لە نێو ئەنجومەنی پارێزگا دەڵێن تاوەکو گوێمان لە ڕوونکردنەوەکانی پارێزگار نەبێ هیچ هەڵوێستێکی سیاسیمان نابێ. بەڵام ناڕەزایەتیەکان لە نێو شەقامی کوردیدا دەبینرێ. کوردانی کەرکووک دەڵێن ئەم هەنگاوە تەنها ڕەهەندی خزمەتگوزاری نییە. پارێزگاری کەرکووک خۆشی بە ئاشکرا ئەمەی وتووە سەرۆکی تورکیا ڕۆڵی هەبووە لە دانانی پارێزگاری کەرکووکە، کەواتە پارێزگاری کەرکووک ئەبێ کۆمەڵی هەنگاو بنێ بۆ وەکو پاداشتێک بۆ ئەو ڕۆڵی تورکیا کە ڕۆڵی هەبووە لە دانانی کەسێکی تورکمان وەکو پارێزگاری کەرکووک، کە بەڕای من لەم ڕووداوانەیە جۆرێک لە سازانی ئەگەرنێتەوەی هەبێت لە هەر بڕیارێکەوە چونە ناو هەر سندیکایەک وە بوون ئەندام تەنان دەستە خوشکی هەر شارێکی تریش بۆ ئەوەی ئەستیاری دروست نەکە جۆرێک لە سازانی نێتەوەی هەبێیان پێشتر لێک تێگەیشتنەکە بێت لە نێوان پێکاتەکانە بۆ کەرکووک باشترە، چونکە زانین کەرکووک شارێکی فرە نێتەوە و فرە پێک هاتەیە. یەکێتی شارەوانەکانی جیهانی تورک ڕێکخراوێکی نێودەوڵەتیە، وەک خۆیان ئاماژەیان پێداوە ئامانجی سەرەکیان بریتیە لە پەرەپێدانی هاوکاری لە نێوان شار و شارەوانیەکانی وڵاتانی جیهانی تورک لە بوارە جیاوازەکاندا. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، کەرکووک.